بۆ زانینی هۆکاری سەرهەڵدانی قەیرانی غاز لە سلێمانی و کەمبوونەوەی غازی ماڵان بە دوواداچوونێکمان دەست پێ کرد. بەڵام هیچ کام لە بریکارەکان و غازفرۆشەکانی سلێمانی ئامادە نەبوون لەبارەی کێشەکەوە لێدوان بدەن. قسەم لەگەڵ بەشێکیان کرد لەسەر ئەم قەیرانەی کە دروست بە لە شاری سلێمانی باسییانەوە کرد. ئەوە نزیکەی مانگێک ئەم قەیرانە هەیە و لە شاری سلێمانیش بە هەمان شێوە قەیرانە هەیە. باسییانەوە کرد مانگێک بەر لە ئێستا ینی ئەو کاریانەی کە غازە فرۆشن بارزوی خۆیان دەیانتوانی بێن لێرە غازدا بگرن و بریکارەکانی غازەوانی کە لێرە غازە فرۆشنەوەدا بەشیەکان دەیانتوانی هەر چەندێک هەر چەند بڵێکە خۆیانیانەوێ لە ئۆتۆمبیلەکان بیان نەخوارەوە. بەڵام دەوترێت ئەمڕۆ کە ڕۆژی دووشەمەیە بە هەموو فلکەی مامەڕیشە دەوتێت تەنها 80 بتڵ غاز داگیراوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان دێن لێرە غاز تێدەکەنەوە و بۆشیان نییە لە 1 بتڵ زیاتر تێبکەنەوە. ماوەی مانگێکە قەیرانی غاز لە کوردستان دروست بووە و هەر ماڵێک لە 1 بتڵ غاز زیاتری بۆی نییە لە بریکارەکان وەربگرێت. ڕۆژانە فلکەی مامەڕیشە زۆرترین غازی لە دەفرۆشرا و دابەش دەکرا. بەڵام ئێستا نزیکەی 80 بتڵ غازیان پێدەدرێت. نوێنەری کارگەکانی غازی سلێمانی دەڵێت یەدەگی غاز کەم بۆتەوە و کەمتر لە جاران دەگات بەدەستیان بۆیە غاز کەم بۆتەوە. ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی لە وەرزی هاوینە هەموو تەنکەرێک 21 تەنکەرمان بۆ بارکراوە گوازراوەتەوە بەناو کارگەکان. بەڵام بەداخەوە لە ئێستایا هەموو تەنکەرێک گەڕاوەتەوە بۆ 18 تەنونی و کە ئەمەش ڕۆژانە بڕی 30 تەن غاز لە پارێزگای سلێمانی کەم کراوەتەوە لە مانگێکان 900 تەنەکە لە مانگێکا دەکاتە 75,000 بتڵ لە پارێزگای سلێمانی کەم کراوەتەوە. بەڵێ ئێمەش وەکو پارێزگای سلێمانی لە ئێستایا خەزانەکانمان هاتۆتە خوارەوە. پێیان پەیوەندی کرد بە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەوانیش ئامادە نەبوون ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدەن. بەڵام ئەوەی جێگەی سەرنج و پرسیارە لای هەمووان ئەوەیە کە بۆچی غازی بازرگانی لە بەنزیخانەکان هەیە و بە نرخی زۆرتر دەدرێت بە هاوڵاتی و لەوێ قەیران نییە، بەڵام بۆ غازی ماڵان ئەم گرفتە دروست کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.